هەرچەندە ڕۆژی 25 مانگا حکوومەتی ماوەبەسەرچووی هەرێم بڕیارێکی دەرکرد بۆ ڕاگررتنی وەرگرتنەوەی قەرزی پێشینەکان، بەڵام تاوەکو ئێستا کار بۆ بڕیارە ناکرێت و دیار نییە کەی ئاڕاستەی لایەنەپەیوەندیدارەکان و بانکەکان دەکرێت. بەڕێوەبەری بانکی خانوبەرەی سلێمانی دەڵێت ئەوان کار بە ڕێنمایی دەکەن و تا ئێستا ڕێنمایی نوێیان بەدەست نەگەیشتووە و وەرگرتنەوەی پێشینەکان نەوەستاوە، بەڵام هێندێک پێشناریان کردووە بە قازانجێ هەوڵاتیانەی پێشینەیان لایە. هیچ قەرارێ نییە ئێستا، هیچ شتێک نییە، بەڵام ئینشاءالله ئەگەر شتێکی باش هەبێ ئێمە هەر حکومەت خۆی ئیعلانیەکە قەرارە و دەرەچێ و ڕێنمایەکی باش دەرەچێ ئینشاءالله وەڵاهی تر چاوەڕ ئێمە ئێستا پیانوتین جارێ زەخر لە کەس نەکەن، زەختیشمان لە کەس نەکردووە، هەر کەسێ بە ڕەغبەتی خۆی ئیلا ئەوانەی کە خۆیان مامەڵخانەکانیان فرۆشتووە ئیجبارن بەوەی کەوا بچن بخەنە سەر ئەو کڕیارە تازەکەی، ئەوانە تەنها خۆیان ئەویش بە ڕەغبەتی خۆیان هەر پیانوتین کە فشار لە کەس نەکەین. بڕێنمایەکە هێشتا ڕێنمایی تازە دەرەچێت، ڕێنمایی تازە دەرەچێت. تا ئێستا هاوڵاتیان بەردەوامن لە گەڕانەوەی پێشینەی خانوبەرە و هاوسەرگیری و بانکەکانیش هیچ نووسراوێکیان بۆ ڕاگررتنی پێنەگەیشتووە. پارێزگاری سلێمانیش بە پەیامی ڕاگەیاند هەر بڕیارێک بەدەستیان بگات گشتاندنی بۆ دەکەن و ئاراستەی لایەنی پەیوەندیداری دەکەن. هەرچەندە حکوومەت ئێستا بە بڕیارێک پێشینەکانی ڕاگرتووە، بەڵام هاوڵاتیان دەڵێن دەبوو لە کاتی سەرهەڵدانی قەیرانی داراییەوە ئەوە بکرێت، چونکە دۆخی هاوڵاتیان و موچەی فەرمانبەران کەوتە دۆخێکی خراپەوە. ئێستاش کە پێشینەکان ڕاگیراوە هاوڵاتیان دەڵێن زیاتر بووە بانگەشەی هەڵبژاردنە، چونکە دەبوو لە دوای 2014ەوە حکوومەت ئەو بڕیارەی دەربکردایە و بە میکانیزمێکی تازەتر کە لەگەڵ ژیان و گوزەرانی خەڵکی بگونجێت ئەو بڕیارەی دەربکردایە. بەپێی زانیاریەکانی پەیام نووسراوەکەی سەرۆکی حکوومەتی ماوەبەسەرچوو کە ئاراستەی ئەنجومەنی وەزیران و دواتریش ئاراستەی وەزارەتی دارایی کراوە تا ئێستا جێبەجێ نەکراوە و بڕیاری کۆتایی لەبارەوە دەرنەچووە. ماوەیەک بەر لە ئێستا حکوومەت فشاری لەسەر و هەوڵاتیانە دروست کرد کە پێشینەکانیان لایە و چەند مانگێک موچەی کەفیلەکانیان ڕاگرت بوو، ئەوەش بارگرانێکی گەورەی لەسەر خەڵک دروست کرد بوو. ڕامیا ڕوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.